زۆربەی کات ئەکرێت مناڵە هاوڕێکانت کاریگەریان هەبێ لەسەرت بۆی کە تۆ بترسێنن واتە لەوانێت تۆ پەروەردەیەکی دروستت هەبێ بەڵام هاوڕێکانت ئەو کاریگەریان لەسەر تۆ بێت لێت تێک بن ئەو ئەبێتەوەی ئەوەی کە تۆ پشڵەژێت هەنێشت بکەوێتە بیرت یعنی وەکو مناڵ ترست هەبێت بەنسبەت ترس و فۆبیا ترس و فۆبیا پرسا لە بەڕێستەکەم جیاوازی ترس و فۆبیا چییە؟ پۆلیس دکتۆر خوا دین ئەمانە ئەبێتە هۆی ئەوەی کە ببێتە فۆبیا یا کاتیە؟ سپاس بۆ بەڕێز. زۆر سپاس کاک خێڵانجیان وەڵا ئەوەی وتە هاوڕێ لە دەرەوە توانێت فێری ترسەکە ڕاستە ڕاگەاندنیش دەتوانێت فێری ترسکە. ئێمە کاک خێڵانجیان کۆمەڵێ دام و دەستگامان هەیە پێڵێن دام و دەستگاکانی بە کۆمەڵایەتی کردن. ئێمە کە مناڵین لە دایکە بین ئەم دەستگایانە ئەمانکە بە ئینسانێکی باش یا خراپ. یەکێ لەوانە خێزانە کە ڕۆڵی سەرەکیە بەڵام خێزان دایک و باوک چەند باش بێ برادریش خراپ بتوانین شەکەوت تێکباتەوە. برادرەکەش باش بێ دایک و باوکیش باش بێ ڕاگەاندنێکی خراپ فەیسبووکێکی خراپ شتێکی خراپ بتوانێ مامۆستایەکی خراپ خوا نەخواستە. کەواتە کۆمەڵێک دام و دەستگامان هەمووی بەشدارە بن خێزان بەتەنیا ناتوانێ شتێ بکات بەڵام خێزان دەوری سەرەکیە مەڵێ ناو خێزانە ئەمە بکە ئەوی تریشی لە شوێنەکان ترە. بەنسبەت ترس و تۆقین یا ترس و فۆبیا هەرە پێڵە ڕووهاب ترس چییە؟ ئەو شتانەیە کە پێویست ئێمە لێ بترسین ضرورە بۆ ئینسان یعنی پێویستە مناڵ لە کارەبا بترسێ لە ئاگر بترسێ لە مار بترسێ ئەم شتانە هەموو ئێمەژە بێ لێ بترسین شتی ترس ناکە ترس پێویستە بۆ مرۆڤ ناڵێن ترس بەڵام تۆقین فۆبیا چییە؟ ئەو ترسەیە کە پێویست ناکە لێ بترسی و هەموو کەسی لێ ناترسێ. ئێستا هەمومان لە ئاگرە ترسین هەمومان لە هەورە تریشقۆم شتانە ترسین هەورە بروسکات ترسین بەڵام بۆ لە پۆلیس بترسین هەموو کەس لە پۆلیس ناترسێ هەر خەڵکی پۆلیسە و کوڕەکەشی جەرگی پۆلیسە خۆشی شێوێ بەڵام ئەمەیە هەموو فۆبیامان هەیە مەسا هەیە ناوێت سواری تیارە بێ هەموو کەس لە تیارە ناترسێ هەموو کەس لە مەسعەد ناترسێ ئەمە لە مەسعەدا بزانە ڕۆژە گیری خوارد و تۆقیویتر ناوێت بچێتەوە ناوی خۆی هەمووی لە ڕووداوێک و لە شتێکی ترسناکەەوە ڕوویاوە بزانە تەنگە نەفەس بۆ گەرما بۆ ون نەبەوەی زانیت لەمێش خوای داینەوە منە خنچیە و لێرە نادێ ئیدە تۆبێ ئێستا سواری مەسعەد نابێ بە هەمان شێوە لە شوێنی قەرەباڵغ شوێنی تەسەکەدا دوای کەواتە ترس طبيعية أبي همو ما مترسين لي بو مصلحته بو معنوي إنسانه بلام توقين يا فوبيا لمصلحتي مروف نية شتيكا كبيويز ناكا لي بترسين وما يترزني وهمو كزي لي ناترسين إنجا كتو بازي بوليسا كي بوليس ئاسایش ما بۆ دابینەکە پزیشک شیفامان بۆیە نییە هەموو شتەکە بەڵام ئێمە ئەیکەین بە شتێکی ترسناک کەواتە لە ڕێچکە ئاسایی و سروشتەکەی خۆی لایە بێت شەو لەبان باگردێنێکە سەربانی پێ لە خاستەگەر خانووی قڕبێەوە نیە سەربانی پێنەکەی بۆی دڵۆپە نەکە بڕ خزمەت مامکە کەچی تۆیکەی بە شتێکی تۆقانن وایە خی گەورە ئەمەگە بەڕەحەوە بەزەیی ئەمەی دروست کردو هەموو شتێکی بۆ دابین کردوین بەڵام ئێمەکەین بە شتێکی ترسناک ئاگری جەهەنەم بۆ من و تۆ نییە بۆ ئەوانەیە کە ئەم هەموو خراپاکەن و خوا چەند هەوڵیان لەگەڵایە نایەنە و سەیر ڕاست و ئەی تۆ یەکێکی و هیتلەر میلیۆنان خەڵکی کوشتووە ئەمە معقولە وەکو تۆ بچێتە بەهەشتەوە ینی بۆ نمونە ئەمە ئەگەر ناحی دینەکە لەگوێنەوە کەواتە ئاگری جەهەنەم بۆ من و تۆ نییە بۆ ئەم مناڵە بەسە زمانە نییە بۆ ئەم مناڵە پاکە نییە چێڵە وەکو مەلایکەت پەروەردە نابێ چێڵێت بە مناڵی دنیا بەجێ ناهێڵەوە بێ بە پەپولەیەکی بەهەل ئێمە بۆ بی تۆقێنی هەر لێستاوە یعنی شتەکان مای ترس نین ئێمە ئەیانکەین بە ترس ئەم شتانی کە هەموو باس کرا یعنی دس بۆیەتە سەر ماڵی ئەو بۆ من ڕەبتی کەم بە شەوانێنە سەر ماڵمان و ئەمان کوژن و ئەمان هەمووی نادیرە نەگەڕ ڕووبا بۆ زۆر کەمیش ڕوایە وەگەر ڕوشیە شتێک بتڵەغازێکە زیێ شتێکە زیێ ئیتر بۆ مناڵەکەی پێ بتۆقێنم وە پۆلیسی جێگیر و شتەکانیشمان بۆ گەڕێنێتەوە زۆر شتی واسمان بینی و هاسەن ێستا لەم سەردەمەیە دار و بەرد بووە بە کامێرە و چاودێری و هیچ شتێک دەرناچێت ئەمەی غەڵەتەکەی دایک و باوکی ئەمە ترسی طبیعی ئەەکەین بە ترسێکی ناتەبیعی ترسی نەخۆشی کە فۆبیای پێڵن تۆقینی پێڵن